الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. بەڕێزان خۆشەویستان ئیمانداران، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم جارێکی تریش بە بەڕێستان دەگەمەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر بە ومیدەوەی کە بۆ هەموو لایەکمان سوود و قازانجێکی زۆر چاکی ببی و دووریش بین لەوەی کەوا کەسێک بین لەوانەی کەوا بەس قسە دەکەن و عەمەلیان نەبی. خوای گەورە ئەوەمان بە قسمەت بکە، قسە و عەمەلەکانمان یەک بکە، فەزڵ و کەڕەمی خۆی لەگەڵمان بکە، سەرفرازی دنیا و قیامەتمان بکە. بەڕێزان و خۆشەویستانم، ئەوەی ئەوڕۆ دەمەوێت ئاماژەی پێ بکەم بەڕاستی بریتیە لەوەی ئێمە دەگەوینە ئەو حاڵەتەی مانجی ڕەمەزان کۆتایی دێ. خەڵک زۆر جاری وا هەیە دەسەر دەگری لە عیبادەتەکان، بەڵکو بگرێ زۆر تەمبەریش دەبی پاشی ڕەمەزان، نوێژی جەماعاتی دەمینێ، ڕۆژی فەرز دەڕوانە ڕۆژێکی سونەتی دەمینێ، ئەو شەش ڕۆژەی شەوال جاری وا هەیە تەمبەری دەکات، نایگری کە خێرێکی زۆری هەیە، وەکوەوەی وا لێدە ئینسان یەک ساڵ بە ڕۆژی بی مانجی ڕەمەزان لۆی بە 10 مانگ حیساب دەبی و شەوالەکەش بە 2 مانگ لۆی حیساب دەبی دەکات، 12 مانگ و 1 ساڵی کامل تەمبەری تێدا دەکات، تەمبەری لە قورئان خوێندنێ دەکات، تەمبەری لە نوێژە سونەتەکان دەکات. ئێمە بین بەڕاستی باسی خۆڕاگرتن بکەین لەسەر عیبادەت و تاعات. بەڕێزانم، ئێمە کە مطالبین بە تاعات و عیبادەتی بەردەوام حتا کەنجینێ. خوای تەعالە دەفەرمێ وەعبود ڕەبەکە حتا یەئتیەکە اليەقین. عیبادەتی خوای خۆت بکە حتا یەقینت دەگاتێ. یەقین یعنی مردن، یەقین یعنی مردن. بەپێی ئەو ئاەتەی کە خوای گەورە باسی دەکات لە ئەهلی جەهەنەمان حتا ئەتانە اليەقین، یعنی هەتا مردنمان هاتێ کە ئەهلی جەهەنەم جواب بدەن و کە لۆ چوینە جەهەنەم. یەک لەو شتانە بووە کە ئەوان تا مردنیان گەویشتی تێنە نوێژیان کردێنە باوەڕیان بە قیامەت و بە دوا ڕۆژ نەبووە. بەڕێزانم، ئەوە گرینگە لە بۆ ئێمە لەسەر مەسارێکدا دەڕۆین، مەساری سونەتی محەممەد المستەفای صلی الله عليه وسلم. لە ڕەمەزان عیبادەتیشی زۆر زیاتری کردیا وەکو ئەوەی غەیری ڕەمەزان نەبووە، بەڵام نابی لە پاشی ڕەمەزانیشدا ئینسان واز دەستبەرداری ئەوە بی کە ئەو سونەتانەی کەوا هەیە و ئەو خێر و ئەو چاکە زۆرەی کە هەی بووە ئەو ئینسانە تەریکە باشترە لە ڕەمەزان کە زۆر عیبادەتەکە، بەڵام لە دوای ڕەمەزاندا وەهانێتە خوارێ کەلکی هیچی نەمینێ. زانان پێناسەی ئیستیقامەیان کردێ، ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لەسەر سونەتەکەیدا دەڕۆی دەفەرمون ئەوان ئیستیقامە ئەوەیە لزوم طاعة الله، یعنی ئەتوو لازمە لەسەر تو طاعەتی خوای گەورە، تو بەردەوام بی لەسەر طاعەتی خوای گەورە، ئەوە ئیستیقامەیە. ملازمەی لەگەریدا لە چێن دەر طاعەتە بێت و لە وێندەری بانگ درا نوێژەکەی باشە دەچێ جێگایەک هەر شوێنێک بێ سونەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم تەطبیق دەکەی. طاعەتی خوای گەورە لەگەرتدایە، لازم و مەلزومی یەکترینە. لە هەر جێیەک زانیت خوای گەورە فەرمان بە شتێک دەکات جێبەجێ دەکەی، نەهی لە شتێک دەکات جێبەجێ دەکەی. ئەوە ئیستیقامەیە، ئەوە خۆڕاگریە. نەک ئینسانێک بۆ نمونە لە مانجی ڕەمەزان وڵا ئارەقی ناخوا جغارەی ناخوا تەرکی کردێ بەڵام لە دوای ڕەمەزاندا دەست پێ دەکاتەوە. نە، ئیلزامی طاعەتی خوا بکە لەو شتانەی کە خوا فەرموویتی بیکە یان فەرموویتی نەیکەی، بەردەوام بە لەسەری ئەوە نەوعێکە لە ئیستیقامە و لەوانە. لۆیش خوای گەورە ڕوو لە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم فاستقم كما أمرت، یعنی بەردەوام بە هەر کوو فەرمانت پێ دەکرێت. ئەو ئاەتە تونترین ئاەت بوو لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، یعنی کوو ئەمرت پێکرا هەتا دەمری ئەوها. يعني هەر شتێک بە پێغەمبەر گوترا صلی الله عليه وسلم لە نوێژ و لە زەکات و لە عیبادەت و لە طاعات هەتا مردنەیە، بە بەردەوامیش وەکو خۆی و بگرە زیاتریش بە قووەتریش. لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک شتێکی دەکرد بەڕاستی یعنی حتا مردن بوو لە گەریدا. ئێمەش ئەو مەسارە تێک نەدەین و ئەو شتانە تێک نەدەین و حتا لە حەدیثێک کە لەکنی ابن أبي دنیا داهاتیە کابرایەکە لە پێغەمبەر دەپرسی صلی الله عليه وسلم من تۆبەی دەکەم و دوای دەست بە گوناحان دەکەم و وا دەکەم. پێغەمبەر صلی الله عليه وسلم عیبارەتێکی جوانی لۆ بەکاری نا، فەرمووی ئینەکە تەبنی وتەهدم، بینا دەکەی و تێشی دەدەی، بینا دەکەی و دوای تێشی دەدەیەوە. بەڕێزم، ئەوەی بینات کرد لە ڕەمەزان لە دوای ڕەمەزاندا تێشی مەدەوە، بەڵکو زیاتری کە، بەڵکو بەردەوام بە لەسەری، بەڵکو محافەزەی لەسەر بکە و مەیفەوتێنە. ئەوە ئەجرە، ئەوە پاداشتە، ئەوە خێرە، ئەوە چاکەیە کە تو بتوانی نەوعێک لە ئیلتیزام لەسەر خۆت دامنی. کابرا هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک ئامۆژگاریم کە یا رسول الله زۆر گرنگ بی زۆر مهم بی، فەرمووی قل آمنت بالله ثم استقم. ئەوە لە صحیح مسلم داهاتیە، دەبڵێ ئیمانم بەخوا هەیە و لەسەریشی بەردەوام بە. خەڵک دەڕێ باشە ئەو ئیمانم بەخوا بوو بەو بەردەوام بوو، مەبە تو کە خوا بناسی کو بەگوێی خوای تەعالە ناکەی. ئەگەر تو خوا بناسی کو بێ ئەمری خوای تەعالە دەکەی، کو ئیستیقامەت نابی لەسەر قسەکەت. وازانی هەر ئەوەیە قسەکە بڕێ قل آمنت بالله ثم استقم. قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم جوامع الکەلیم بووە، زۆر فراوان بووە. یعنی ئەوە نەبووە بەس ئەوەندە تو تێگەیشتی خوای گەورە ناسین بەڵێ لەسەریشی بەردەوام دەبین. دەی خوای تەعالە شتێکت پێ بڕێ بەجێ ناکەی، دەست ئەو شتە مەکە، تو بەردەوامی لەسەر ئەو شتە
معنەوەی استقامت نەبوو نەتوانی ڕاگیر بی بەردەوام بی لەسەرەوەی کارە خراپە نەکەی زابزانە خی گەورە لە قورآانیدا بڕیتەوە لەسەر فەضڵی ئیستیقامەدا سبحان الله چەند ئاەتێک لۆمان ئاماژە پێ دەکا و ئاەتانە زۆر بە گرنگی ئەگەر وەری بگرین کاتێک کە قورآن دەخینن و تەماشایکەن ڕاوەستین لەکن ئاەتەکان لۆی جوان تێبگەین زای خی تعالە دەڵێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا ئەوانەی دەنێن پەروەردگاری ئێمە الله و ئیستقامەشیان نەبێ بەڵام بەو مەفهومە پەروەردگاری مێ ئەڵڵایە پاشانیش لەسەری بەردەوام دەبن ئەو ئەڵڵایە چمان پێ برێ ئێمە جێبەجێ دەکەیت چکە تۆ ئەگەر بەس ئەوەن دەبرێ کوڕ بچین لەو جوو لە کەش دانیشی کەس نارێ مارد لە چی ئەتوەگەت داوەنەکەی لە بۆ دینی خوای گەورە لەو ڕێگایەدا تۆزێکماندی نەبی عەزیەت نەچێشی عیبادەت و تاعاتێکی زۆر نەکەی خو کەس عیلاقی بە تو دانی زاری وایە لەبەرەوەی مەسائلی دینی زۆر تەطبیق دەکەی دەبینی عەزیەتێک شتێک دەبینی ئەوجا لەسەر ئەو ناخۆشیش لەسەریدا بەردەوام دەبێت قالوا ربنا الله ثم استقاموا بزانە خوای گەورە چی لۆ دەکات تتنزل عليهم الملائكة ئەوە یەکە تەماشاک تتنزل عليهم الملائكة كاتك إنسان دمري برزانم أو مشهد بين برساي خود هم من دمرين هيز مزالي تداني يك بشر نزاتنا بكل نفس ذائقة الموت أو مردني أمن باسي دكم كتوجد لدبي استهر دمري أمي شهر دمر مخلشي ديك شو حمي كل من عليها فان خواي يقول فرمي هر سيلة سر روج زاوية دمري حتى لحشرات وحيواناتش يكشد ناميني لو إلى روج قيامة خواي يقول بانك من دكادري لوتي أنقوم دروس كردي جوم لنقو راقر استانقو جويل من راقر ئەوە ئەعمالی خۆتانە لۆم کۆ کردینەوە دەدەمەوە دەستان هەر کەسێک باشەی وەرگر بری الحەمدولله هەر کەسێک خراپەی وەرگرتەوە جێی جەهەنەم و مالومەی کەس نەکالۆمەی نفسی خۆی بکە جا لێرە لە کاندی مردن بەڕێزانە مەشهەدی مردن ناخۆشە و عەزیەتە و ئازارە و جەوێکی ئەو هایە یعنی ئینسان فیراقەکە لە دنیا و کۆتایی دێ و دەڕوا لە بۆ قیامەت و کەس و کار ئەکەیت زۆر جاری واکە نەخۆشە لە دەورەی کۆ دەبنەوە و دادەنیشن و ئەو فرمێشتی دێتە خوارە و دوعای لۆ دەکا و ئەو دەڵێ ئینشاڵڵا چا دەبی و قسەی لۆ دەکەن ئەو ئینسانەش وا لە حاڵەتی مردندا خوای گەورە لەو کاتە دەفەرمێت تتنزل عليهم الملائكة ئەو مردیە کە هێشتا نەمردووە خەریکە دەمرێ ئیستیقامەی بۆ مەلایکەتی لۆ دەنێری مەلایکەت دێنەکەن ئەو ئینسانەی تتنزل عليهم الملائكة ئەو بەنەسی ئاەت وا دەفەرمێ خوای تعالە قورئانە وا دەفەرمێ چی پێ دەڵێن مەلایکەتەکان ألا تخافوا ولا تحزنوا پێی دەڵێن مەترسێ غەمژ مەخۆ سبحان الله مەترسێ دەزانی لۆ پێی دەڵێن مەترسێن لە ئەثەرێکدا هاتووە لە حەدیثێکی مەوقوفە عەبدوڵای کوڕ مەسعود دەڵێ خوای تەعالە مەلایکەتێک دەنێرتەکەن ئەو ئینسانێک کە ئیماندارە دەمری و ئیستیقامەی هەیە لە پشت سەری پێی دەڵێ خوا سەلامت لێ دەکا ئەوجا کە مەلایکەت پێی دەڵێ خوا سەلام لۆ یەکێک بنێری لە کاتی وەختی ناخۆشترین کاتدا خوا ئەو ئینسانە عەزابەدا خوای گەورە سەلامت لێ دەکا سەلام کە ناوی خوای گەورەیە سەلامت لێ دەکا تتنزل عليهم الملائكة ئەوجا مەلایکەتەکان چی پێ دەنێن هەر یەکەیشی خۆی دەکات ئەلا تەخافوا مەترسێ لە چێ لۆی لۆی دەچی لەو چ دەچم لۆ قەبرەچم لۆ قیامە دەچم لۆ حیساب و کتاب دەچم پێڵێ لێرە ڕاپەی دەڵێن مەترسێ سبحان الله ئەخلۆی بێ ڕەحمەت و فەزل و گەورەی خوای گەورە لەبەر چاو بێ ئینسانی ماندار پێی دەڵێن ئەلا تەخافوا ئەلۆی دەچی لۆ هیچ مەترسێ تەواوە تو ئیستیقامەت بووە غەمی چتە کابراو هاتە تەماشاکە لەسەر مەرگدا منداڵ ئەو منداڵە گچکێ لا ئیلاهە ئیللا الله بەزی دێلم ئەو کەسە نێزیکە و خێزانەوە ئیدکە برا و خوشک و کەس و کارە مەلایکەتەکان پێ دەڵێن ئەلا تەحزەنوا غەمیش مەخۆ کو ئاگامان لە تو بۆ هاش ئاگامان لەوانە دەبی يعني سبحان الله أودو كلمة للقرآن سنجوانا بس ما مفهومي خوي تيبقى ما ترسل لوي لويدتي ما ترسل لوي كبزيديلي إيه ما سينا نحن أولياؤكم تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا عفوا وبشروا بالجنة التي كنتم توعدون هر لمن در هشتا لدنياي هشتا أو إنسان نمديا ملائكة كان مجدي بيددن ضلن أتوجيشت بهشتا سبحان الله خوای گەورە سەلام لێکە مەلایکە دادەبەزی پێی دەڵێن مەترسێ پێی دەڵێن غەمی مەخۆلەوەی کە بەجی دێلی پێی دەڵێن تو ئەهلی بەهەشتی هو نەسی ئاەتە وأبشروا بالجنة بەبەهەشت مژدە دەنە و ئینسانە بالجنة التي كنتم توعدون ئەوەی کە وعدتان پێ نەدرابە ئەو بەهەشتەکەی مەلایکە نیشان دەن ئەو جێگە و مەکانی تووە خوا ئینسان یعنی بەس تەماشاکە یا رب العالمین خوا چ فەزلێکی لەگە ئینسان کردو یا رب العالمین والله ئینسان زاری وهەیوا لە مەشهەدی مردن و تەماشا دەکە و کە خوا چ فەزل و کەڕەمێکی لەو کاتەدا لەگەر دەکا یعنی وەکو برێ دەگاتە ئەو مەرحەلەی تامی ئەو جێگای لەلا خۆشەویست بی ئەوجا مەلایکەتان پێ دەڵێن نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ئێمە دۆستین گۆین لە دنیاش لەگەرتان داین
لقيامتش لقرتان نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون دتان بين بهشتك تيدقي هرتي نفسي نقول بي خوشة هرتي دواب كان دتان نزلا من غفور رحيم يوم مواني فروردقارن يا رب العالمين يا غفور رحيم يعني سبحان الله استبست ما شادك أو إنسانا يا خوي قورتي لقردك لو كاتي مردنا هشتا هلا دنيا داما أو هم ملائكة دوري لي دا أو هم قسخ وشي لقردك أو هم مشتي في ظلين حموي لبرتيا أو إيمان دارسون كاستقامة يبوا تنك لبداد إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا استقامة بو توام ما دام أتو بردوامي لستطاعتي خواي قورا خواي پروردگار أو ها لكاتي مردن ولكاتي إحراز ولكاتي ناخوشي ولكاتي ويتصور ذاك وضعشي ناخوشت بسر بي إلا خواي تعالى يرمتي الددا إلا رب العالمين أو ها ملائكة نيريكاتو استقامة بي بلان بمرجق أو استقامة يبدي برزانا بردوام بي لسر ديني خواي تعالى بردوام بي لسر عبادة وطاعات إلا خواي قورا معين تيارمتي درتا خواي تبارك وتعالى يرمتي الددا پیاوێکی صالح قسەیەکی زۆر جوان دەکا دەڵێ لەگەر یەکێک دا قسەم دەکرد پێی گوتم عەجایبت نایە فلان کەس لەسەر ئیستیقامە بوو چەند دینێکی پاچی هەبوو چەند سیرەتێکی چاچی هەبوو کە چێستا لای دایە لە ڕێ دەڵێ ئەو بەمنی گوتی عەجایبت بەو کەسە نەیە کە لەسەر ڕێی ڕاست بۆ لای دایە عەجایبت بەو کەسە بێ کە هەتا ئێستا لەسەر ڕێی ڕاست لای نەدایە ئیستیقامە شتێکی ئاسان نییە خلق وا دەزانی هەر طبیعیە نا نوێژە لەگەرتە هەتا قیامەت ڕۆژیە لەگەرتە هەموو ساڵێکە عیبادەت و تاعەتە هەر لەگەرتە بە بەردەوامی ئەتوو عەجایب لەو کەسە بکە کە هەتا ئێستا لەگەر سەر ڕێگەی ڕاست هەولای نەدایە ئەوەی لایدایە هەر زۆرە مغڕەیاتە ماڵە ئافرەتە دنیایە مەنسەبە شتێکە لایدا یعنی کافر وەختی خۆی هەوڵیان نەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر ڕێی لادەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا رسول الله وەرە ماڵت دەوێ ژنت دەوێ حتا دەیانگو ئەگەر ژنێک مێردیشی هەبوو تەڵەبی لێ دەکەین تەلاق دە بدرێتە تو پارە دەوێ دەدەینێ کلیلی کەعبە دەوێ دەدەینێ هەموو شتێک بەس واز لەو ڕێگایە بینە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێکەنی یەک کەلیمەم لەنگۆ دەوێ قولوا لا إله إلا الله تفلحوا بڵێن لا إله إلا الله بەس وەرە کەلیمەی تەوحید بڵێن وەرە لەسەر ئەو کەلیمەیە بەردەوام بە ڕاستگۆ بە لەگەر لا إله إلا الله غەیری خوای تەعالە مەپەرستە ئەوە ئیستیقامە ئەو بەردەوامیە لەسەر دینەکەی خوای پەروەردگار و رب العالمین زالوی بەڕێزانم بەڕاستی هێمە زۆر پێویستمان پێ هەیە لە چەمکەکانی قورئانی پیرۆز و ئەو ئاەتانی کە باز لە ئیستیقامە دەکەن زۆر بە جوانی تێیان بگەین چونکە بەڕاستی دوا ڕۆژمان ڕۆشن دەکەنەوە بەرچاومان ڕۆناک دەکەنەوە دەبینی کەسێک لە پیاوە ساڵحەکان دەبینی کەسێک لەو کەسانی کە خۆشەویستی خوای تەعالان دەبینی کەسێک یەکێک لەو کەسانەی کەوا ئێمە زندوکەرەوەی سنەتی محەممەد المستەفای صلی الله عليه وسلم بە ئومێدی ئەوەی خوای پەروەردگار بە کەسێکمان دابنێ لەو کەسانی کەوا ئیستیقامەیان لەسەر دینی خوای تەعالا بەردەوام یا ڕەبی خوای یەکێک بین لەو کەسانە کەوا هەوڵ دەدەن لە بۆ عەمەلی چاکە و خێر و باشە یا رب العالمین خوای بە گەورەی خۆت بە فەزلی خۆت بە ڕەحمی خۆت لەگەڵمان بکەی بە عەمەلی خراپی ئێمە لەگەڵمان نەکەی خوای لە داک و بابمان خۆش بی خوای شیفا لەو نەخۆشەکانمان بنێری خوای ئەوانەی منداڵیان بە قسمەتیان بکە یا ڕەبی خوای ئەوانەی مشکلەیەکیان هەیە کێشەیەکیان هەیە لەو مانگە پیرۆزە خوای کێشە و مەشاکلەکەیان لە دڵدا ببێ دەرێ ئەوانەی غەمیان لە دڵدایە خوای غەمەکەیان لۆ بگۆڕی بە کەیف خۆشی بە سەعادەت یا ڕەبی خوای ئەوانەی مشکلەیان هەیە لە بۆیان حەل بکەی ئەوانەی قەرزدانە قەرزیان لۆ بدەیەوە ئەوانەی ئەسیرن دیلن گیراون خوای بە ماڵ و منداڵی خۆیاندا شاد بکەیەوە یا ربی خوای بە کەڕەمی خۆت بە فەزلی خۆت بە ڕەحمی خۆت لێمان خۆش بی یا رب العالمین خوای لێمان ڕازی بی خوای عەفومان بکەی یا ربی خوای لە دینی خۆت زیاتر شارەزامان بکەی یا ربی خوای ئیستیقامە بەردەوامیمان پێ ببەخشی فەزل و کەڕەمی خۆت لەگەڵمان بکەی بەرەکەتی خۆت بێخێنەوە ماڵ و منداڵمان دوورمان بێخیوە لە موسیبەت لە ناخۆشی لە نەخۆشی لە نەهامەتی لە ڕوڕەشی یا رب العالمین لە زەلیلی یا ربی خودایە لێت دەپاڕین و بەناوە جوانەکان بە سیفەتە بەرزەکانت لە دوا ڕۆژیشدا لە ژێر سێبەری خۆتدا حەشرمان بکەی خوای یەکێک بین لەو کەسانی بەدەستی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم لە حوزی کەوسەر ئاو دەخۆینەوە ئامین ئامین والحەمد لله رب العالمین والسلام عليكم ورحمة الله وبركاته